ڕۆژی 27 ئەیلول وەک ڕۆژی جیهانی گەشت و گوزار دیاری کراوە و لەو ڕۆژەدا چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. لە هەرێمی کوردستان ناوچەی گەشتیاری زۆر بەدی دەکرێت، بەڵام تاوەکو ئێستاش گەشت و گوزار بەدەست گرفتی زۆرەوە دەناڵێنێت و خاوەن ناوچە گەشتیاریەکان داوای چارەسەرکردنی دەکەن. ضرورە زیاتر حکومەتی هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی بنەمای گەشتیاری زۆر لە کوردستان هەیە، بە تایبەتی بنەما سروشتەکان و بنەما مرۆییەکانی زیاتر پەرەی پێ بدات و کار ئاسانی بکرێت بۆ گەشتیاران، چ لە ڕێگەی چاکردنی ڕێگاوبانی ستاندارد و چ لە ڕێگای ئاسانکاری بە تایبەتی، چونکە بە ئەوە گلەیی بێ لە شاری خۆن لە هەولێر گەشتیارێکی زۆری ناوەڕاست و خواروی عێراق بە بەراورد بە شوێنەکانی دیکە لە کوردستان گلەی ئەوەیان لە بازگەکان هەیە، بە تایبەتی لەو بازگانەی کە داخلی هەولێر ئەبن. ناوچە گەشتیارەکان لە ڕووی ئەوە هەتا کوێستانێکە ڕێژەی 150 خزمەت گوزاریەکەی زۆر باشە، بەڵام لە ڕووی شوێنە گەشتیارەکان خاستەن بێخاڵ لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی ئینارە و شتیوانە کەم تەرخەمێکی زۆری هەیە. پێویستە لێرە حکوومەت هەوڵێک بداتن بۆ دروستکردنی چاکردنی ڕێگاوبانەکان و دروستکردنی ئینارەکان و خاستن شەوان کە گەشتیارێکی زۆر شەوانی پێنجشەم و جمعە ئەمێنێتەوە. گەشت و گوزار لە وڵاتان سەرچاوەی داهاتە و هۆکارێکە بۆ بەرەو پێشبردننی وڵات، بەڵام لە هەرێمی کوردستان نەتوانراوە سوود لەو کەرتە وەربگیرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش هۆکاری ئەوەی حکوومەت نەیتوانیوە سوود لە گەشت و گوزار وەربگرێت دەگەڕێنێتەوە بۆ نەبوونی پلان و بەرنامە. بۆ هەر یەکێک لەمانە بۆ وەڵامی ئەو پرسیارەی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە گەشت و گوزار، کشت و کاڵ، بازرگانی پیشەسازی بکاتە سەرچاوەیەکی داهاتی پشت بێبەسترا و لە هەرێمی کوردستانە، حکوومەتی ڕەشیدمان نییە. حکوومەتی ڕەشید واتە حکوومەتێکە پلانی هەیە، بەرنامەی هەیە، بە یاسا کارەکە، گەندەڵیتیانە، قۆڕکاریتیانە، واتە لێپرسینەوەی دەستگاکانی لێپرسینەوە تایە بەهێزن، واتە گەندەڵکاران تایە لاوازن. حکوومەتی ڕەشید حکوومەتێکە بە ئەلکترۆنی کارەکە، حکوومەتی هاوڵاتیە، هۆکاری ئەوەی کە ئێمە نەمانتوانیوە سەرچاوەکانی داهات فرە چەشنکەیت و لە ناویشیانە گەشت و گوزار ئەوەیە کە ئێمە حکوومەتێکی ڕەشید، حکوومەتێکی ژیرانەمان نییە ئەگەر وشە کوردیەکە پڕ بە پێز بێ بەرامبەری. بەرپرسی گەشت و گوزاری سۆران بوونی کەسانی دەستڕۆیشت و بەگرفت دەزانێت لە بەردەم پرۆژەکانیان و زۆر جار ڕێگایان نادەن کاری وەبەرهێنان بکەن. خۆ بە خاوەنزانینی کۆمەڵێک عەشایی لە ناوچە گەشت و گوزارەکان ئەمە بەڕاستی گرفتی زۆری بۆمە دروست کردووە، وای کردووە کە بەڕاستی سستی لە هاندانی وەبەرهێنان هەبێتن، چونکە بەڕاستی وەبەرهێنەرێک دێت زەوی بەڕسمی لە حکوومەت وەردەگەی، بەڵام ئەگەر بێت و ڕوبەڕووی کێشی کۆمەڵایەتی بیتەوە ئەمە بەربەست لە بەردەم هەموو وەبەرهێنەر هەم ئێمەش دروست دەکات. بۆی ئێمە داواکاریمان گەڕگەیاندەوە سەری خۆمان بۆی بتوانین چارەسەرێکی بنەڕەتی ئەو بابەتە بکەیت، چونکە بەڕاستی دەست بە هەر شوێنێک دەبێت خەڵکێکی عەشایر و باڵادەست و واروها خەڵکێک کە لە هیچ بەڵگەیەکی قانونی نیە خۆی بەخاوەنی ئەو شێران بزانێت. لە کۆی زیاتر لە 7 ملیار مرۆڤ لە سەرزەوی ساڵانە زیاتر لە ملیارێک مرۆڤ دەبن بە گەشتیار و زیاتر لە سەدادەی هەلیکار لە ڕێگەی کەرتی گەشتیاری دابین دەکرێت. کاری گەشت و گوزارە کەوا ناوچە گەشتیاریەکانی کوردستان زیاتر بناسرێن بۆ ئەوەی خەڵکی وڵاتانی دەرەوەش ڕوو لە کوردستان بکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.